بینەرانی عەزیز ئەوەی کە دەیبیستن راپۆرتێکە لە ژێرناوی ڕۆژی جیهانی ژنان لە وڵاتانی جیاواز. سەدان هەزار کەس لە سەرانسەری جیهان لە ڕۆژی جیهانی ژن لە ناڕزایەتی دژی نایەکسانیەکانی پیا و سالاری هاتنە سەر شەقامەکان. ڕۆژی شەممە 18 ڕەشەمە واتە 8 مارس سەدان هەزار کەس بە بۆنی ڕۆژی جیهانی ژن لە چەندین وڵات هاتنە سەر شەقامەکان تا جارێکی تر جەخت لەسەر مافە یەکسانەکانی ژنان بکەنەوە. سەرەڕای ئەوەی کە ڕۆژی جیهانی ژن لە ئێران بە فەرمی دانی پێدانەنراوە و لە زۆر حاڵەتدا ڕێکخەرانی ئەم ڕۆژە جیهانیە ڕوبەڕووی دەستگیرکردن و زیندان دەبنەوە، بەڵام ئەم ساڵیش وەک ساڵانی پێشوو لە زۆربەی شوێنەکانی ئێران ڕێوڕەسمی ئەم ڕۆژە جیهانیە بە شێوازی جیاواز بەڕێوەچوو. درەوشاوەترین ڕێوڕەسمەکانی ئەم ڕۆژە لە کوردستان بەڕێوەچوو، لەوانە لە سنە لە چەند شوێنێک لە شارەکانی سەقز و بۆکان شاهدی بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی ژن بووین. لەم ڕێوڕەسمانەدا بەشدار بووان بە بەرزکردنەوەی دروشم لە پشگیری مافەکانی ژنان، خوێندنەوەی بەیاننامە و بەڕێوەبردنی بەرنامەی جۆراوجۆر، جەختیان لەسەر پێویستی یەکسانی ڕەگەزی و نەهێشتنی جیاکاری کردەوە. بەڕێوەچوونی ئەم ڕێوڕەسمە سەرەڕای سنوورداریەکان نیشاندەری ئیرادەی ژنان و پیاوانی کوردستانە بۆ بەردەوامی خەبات لە ڕێگەی بەدیهێنانی مافی یەکسان. ئاژانسی هەواڵی فەڕەنسا راپۆرتێکی بەم بۆنەوە لە چەند وڵاتێک وەک نمونە بڵاو کردەوە. لە تورکیا لە ئیستانبول گەورەترین شاری ئەم وڵاتە سەرەڕای قەدەغەکردنی خۆپیشاندان نزیکەی 3000 کەس لە نزیک مەیدانی تەقسیم لە ڕێپێوانێکی شەوانەدا هاتنە سەر شەقامەکان. بە گوێرەی ڕێکخراوە بەڕێوەبەرەکان نزیکەی 200 کەس دوای کۆتایی هاتنی ئاشتیانەی ڕێپێوانەکە دەستگیر کران. لە ئوکراین لە خارکیف لە باکووری ڕۆژهەڵاتی ئوکراین ژنان ڕێزیان لە سەربازە ژنەکانی ئوکراین گرت کە لە شەڕی زیاتر لە 3 ساڵەی لەگەڵ رووسیەدا کوژراون. ئیرینا لیسیکۆڤا 54 ساڵ یەکێک لە ڕێکخەرانی ئەم ڕێوڕەسمە بە ئاژانسی هەواڵی فەڕەنسای وتووە ئێمە تەنها 1 ڕۆژمان هەیە تا دەربارەی ئەم بابەتە بە دەنگی بەرز قسە بکەین، بەڵام دەبێت هەموو ڕۆژێک بیری لێ بکەینەوە، چونکە ژنان نیوەی کۆمەڵگەی ئێمەن و دەبێت دەربارەی ئەو کارانەی کە ئەنجامیان دەدەن ناسنامەیان، چۆنیەتی پارێزگاریکردنیان و هەوڵەکانیان بۆ ئازادی و سربەخۆیی وڵاتەکەمان قسە بکەین. لە ئارژانتین لە ڕۆژی جیهانی ژندا چەندین خۆپیشاندان لە ئارژانتین بەڕێوەچوو. لە بۆینس ئایرس پایتەختی ئەم وڵاتە ناڕازیان سیاسەتەکانی خاڤیێر میلی سەرۆک کۆماریان مەحکوم کرد. مۆنیکا سانتینۆ ئەندامی ڕێکخراوی لا نوێسترا لە بۆینس ئایرس بە ئاژانسی هەواڵی فەڕەنسای وتووە ئێمە ڕوبەڕووی حکوومەتێکی زۆر زاڵم و بێبەزایی بووینەتەوە کە بەردەوام مافەکانی نەک تەنها ژنان بەڵکو هەموو خەڵک دەبات. ئێمە پێمان وایە کە لە ڕۆژی جیهانی ژندا دەبێت بەهێزتر لە هەمیشە لەسەر شەقامەکان بین. لا ڤێنزوێلا لا کاراکاس پایتەختی ڤێنزوێلا نزیکەی 150 خۆپیشاندەر کە زۆربەیان لە ترسی کاردانەوەی هێزە ئەمنیەکان ڕوویان داپۆشی بوو داوای ئازادکردنی 121 زیندانی سیاسی ژنیان کرد و ڕەخنەیان لە بارودۆخی نامرۆڤانەی زیندانەکانی ئەم وڵاتە گرت. ژمارەی ژنانی دەستگیرکراو بە هۆکاری سیاسی زیادی کردووە. لە مەکسیک لە ڕۆژی جیهانی ژندا هەزاران کەس لە یەکێک لە شەقامە سەرەکیەکانی مەکسیکۆ سیتی خۆپیشاندانیان کرد. چاوەڕوانیەکان بۆ پێشکەوتن لە مافەکانی ژنان لە مەکسیک بە گەیشتنی یەکەم سەرۆک کۆماری ژنی ئەم وڵاتە زیادی کردووە. لە ئیسپانیا لە مادرید پایتەختی ئەم وڵاتە کە لە ئوروپا پێشەنگی خەبات دژی توندوتیژی ڕەگەزیە زیاتر لە 25,000 کەس لە بارانێکی بەهێزدا خۆپیشاندانیان کرد تا داوای یەکسانی ڕاستەقینە نەک یەکسانی ڕەواڵەتی بکەن. ڕۆزا مۆنۆز ئەلکالا 67 ساڵ بە ئاژانسی هەواڵی فەڕەنسای وتووە ئێمە ڕوبەڕووی هێرشێکی فاشیستی زۆر کۆنەپەرستی و زۆر پارێزگاری بووینەتەوە کە ڕاستەوخۆ ئامانجی ڕاگررتنی هەموو ئەو دەستکەوتە یاسایانەیە کە بەدەست هاتوون. مارک فەرە مامۆستای 53 ساڵە هەروانی گەرانی خۆی دەربڕی کە ئەم هێرشە دەیەوێت هەموو دەستکەوتە یاساییەکانی ژنان ڕابگرێت. لە فەڕەنسا دەیان هەزار کەس لە چەندین شاری فەڕەنسا وڵاتێک کە لە ساڵی 2024دا
مافی لە باربردنی لە دەستوری خۆیدا گونجاند خۆپیشاندانیان کرد. بە گوێرەی ڕێکخران 120,000 کەس و بە گوێرەی بەرپرسان 47,000 کەس لە شەقامەکانی پاریس ڕۆژی جیهانی ژنیان بەرزڕاگرت. سابین 49 ساڵ وتی خەبات بەردەوامە. ئەو کە بەرپرسی کۆمەڵەیەکی پیشەییە و لەگەڵ کوڕە 7 ساڵەکەی لە خۆپیشاندانەکەدا بەشداری کردووە، بە ئاژانسی هەواڵی فەڕەنسەی وتووە ترامپ و پیاو سالارەکان دەنگ و هەرایەکی زۆریان بەرز کردوێتەوە، بەڵام ئەوان لە ئێمە بەهێزترنین. شەوی شەمە بورجی ئیڤیل پەیامێکی پشگیری بە زمانەکانی فەڕەنسی، ئینگلیسی، فارسی و عەرەبی بۆ ژنانی ئەفغانستان نمایش کرد. لە ئاڵمان لە بەرلین پایتەختی ئەو وڵاتە زیاتر لە 10,000 کەس لە شەقامەکان ڕێپێوانیان کرد. کارۆلین پرایسلێر یەکێک لە بەشداربووان دەڵێت من باوەڕی پتەوم هەیە کە ژنان دەبێت خاوەنی ماف و بەرپرسیارەتی یەکسان بن. ئەوی شەروا بە ئاژانسی هەواڵی فەڕەنسەی وتووە تا کاتێک ئەم ئامانجە بەدی نەهێنین هۆکاری زۆر بۆ ئامادەبوون لە شەقامەکان بوونی دەبێت.